دەنگ و هەڵچوون تێگەیشتن لە نەخۆشی میسۆفۆنیا. هەمومان ڕۆژانە دەنگی جۆرە و جۆر دەبیستین، بەڵام بۆ هەندێک کەس دەنگی سادەی وەک خواردنیان هەناسەدان دەبێتە هۆی ئازارێکی دەرونی گەورە. هەست بە تووڕەیی دەکەن، دڵیان خێرا لێ دەدات و دەیانەوێت لەو شوێنە ڕابکەن. ئەمە نیشانەی نەخۆشیەکە کە پێی دەگوترێت میسۆفۆنیا یان هەستیاری دەنگ. ئەمڕۆ باسی ئەم نەخۆشیە دەکەین و فێر دەبین چۆن دەتوانین یارمەتی خۆمان و کەسانی دەور و بەرمان بدەین. میسۆفۆنیا چییە؟ میسۆفۆنیا نەخۆشیێکی دەماری دەرونیە کە مێشک تێیدا بە شێوەیەکی نەئاسایی کاردانەوە نیشان دەدات بەرامبەر بە هەندێک دەنگی دیاریکراو. ئەم دەنگانە دەتوانن دەنگی ئاسایی ڕۆژانە بن، وەک دەنگی خواردن و جوین، دەنگی هەناسەدان، دەنگی کیبۆرد یان مۆبایل، دەنگی جوڵاندنی پەنجە یان قات، گۆڕانکاریەکانی لەش و دەروون، گۆڕانکاریە هەستیاریەکان، هەستکردن بە تووڕەیی لە ناکاو، دڵەڕاوکەی زۆر، هەستی بێزاری بەهێز، ترس و ویستی هەڵاتن، گۆڕانکاریە جەستەییەکان، خوێن بەستان، شاری خوێن بەرز دەبێتەوە، سنگ درژ دەبێت، دڵ خێرا لێ دەدات، ئارەقە دەکاتەوە، گۆڕانکاریەکانی ڕەفتار، خۆ دوورگرتن لەو شوێنانەی کە دەنگەکەی لێیە، جێهێشتنی شوێنەکە بە خێرایی، هاوارکردن یان قسەی تون، هەوڵدان بۆ وەستاندنی سەرچاوەی دەنگەکە. بۆچی تووشی میسۆفۆنیا دەبین؟ گۆڕانکاریەکانی مێشک لێکۆڵینەوەکان دەریان خستووە کە لە مێشکی کەسانی توش بوودا ئەو بەشێک کە بەرپرسە لە هەستەکان، ناوچەی ئەمیگدالە، گەورەترە و بە شێوەیەکی جیاواز کار دەکات. ئەمەش وا دەکات کاردانەوەیان بەرامبەر بە هەندێک دەنگ زۆر بەهێز بێت. هۆکاری بنەماڵەیی دەکرێت لە دایک و باوکەوە بۆ منداڵ بگوازرێتەوە. زۆر جار چەند کەسێک لە یەک خێزان تووشی دەبن. پەیوەندی بە نەخۆشیەکانی ترەوە. میسۆفۆنیا زۆر جار لەگەڵ ئەم نەخۆشیانە دەردەکەوێت. کەمی سەرنج و چالاکی زۆر، نەخۆشی پەرتبوونی بیر، نەخۆشی ئۆتیزم، خەمۆکی، بڵەڕاوکێ، نەخۆشی خولیای بیرکردنەوە، وەسواس، چارەسەر و ڕێگە چارەکان، چارەسەری پزیشکی، بەکارهێنانی ئامێری تایبەت بۆ کەمکردنەوەی کاریگەری دەنگەکان، ڕاوێژکاری دەرونی، دەرمان بۆ کەمکردنەوەی دڵڕاوکێ و خەمۆکی، چارەسەری ڕۆژانە، بەکارهێنانی گوێچکەیان ئامێری دەنگ کەمکەرەوە، دروستکردنی ژووری تایبەت و ئارام لە ماڵەوە، فێربوونی خۆ ئارامکردنەوە، وەرزشکردن و خەوی باش. کۆتایی، میسۆفۆنیا نەخۆشیەکی ڕاستەقینەیە و کاریگەری زۆری هەیە لەسەر ژیانی ڕۆژانە، بەڵام دەتوانین فێری ئەوە ببین چۆن بەڕێوەی ببین. گرنگە بزانین کە ئەم نەخۆشیە شتێکی شەرمهێنەر نییە و دەتوانین داوای یارمەتی بکەین. تێبینی گرنگ، ئەگەر هەست دەکەیت ئەم نیشانانت هەیە، باشترە سەردانی پزیشکی شارەزا بکەیت. پزیشک دەتوانێت باشترین ڕێگە چارەسەر دیاری بکات بۆ حاڵەتی تایبەتی تۆ.